پۆلی یەک کتێبەکەت بکەرە سەر لاپەڕە 125. ئەمڕۆش بەیەکەوە فێری وانەیەکی نوێ بین. سەرەتا ئامادەی کە بۆنی بێ؟ زۆر چاکە، با بەیەکەوە هەموومان بڵێین هەلۆ بۆنی. وانەی ئەم جارەمان بابەتێکی نوێیە بە ناونیشانی How do things move؟ اینجا وەرن با پێکەوە پێداچوونەوەیەکی خێرای وانەی پێشەوە بکەینەوە. ئەمڕۆ ئێمە فێری ئەم سێ وشەیە بین. Force, push, pull. What is the force? هێز چییە؟ Force is a push or a pull. Repeat after me. بیڵێرەوە لەگەڵما. Force is a push or a pull. Force is a push or a pull. هێز یان هێزی پاڵنانە یان هێزی ڕاکێشانە یان هێزی پوشە یان هێزی پوڵە. Push کاتە تۆ پاڵ بە شتێکەوانی ئەوە هێزێکە خەیتە سەری و بۆ پێشەوە یەجوڵێنی. بە ئینگلیزی گەرم شتە بڵێن ئەڵێین When you push something, you press it away. Repeat after me. When you push something, you press it away. When you push something, you press it away. با خاوتریش بیڵێنەوە. When you push something, you press it away. When you push something, you press it away. ئافرین زۆر چاکە. When you push something, you press it away. Pull کاتە تۆ شتێک ڕاکێشی ئەوە تۆ لە خۆتی زیاتر نزیک ئەکەیتەوە. ئەگەر ئەمە بە ئینگلیزی بڵێن ئەڵێین When you pull something, you tug it closer. Repeat after me. When you pull something, you tug it closer. بام جاریان خاوتر بیڵێنەوە. When you pull something, you tug it closer. When you pull something, you tug it closer. آفرین. When you pull something, you tug it closer. Okay. لەوانەی پێشوو فێر بووین کە مادەکان بە پاڵنان و ڕاکێشانە جوڵێنەوە. Pushes and pull make things move. جوڵین مادەکان بە شێوازی جۆرا و جۆرە. لەم وانەیە فێریەوە بین کە مادەکان چۆن بە شێوازی جیاوازە جوڵێنەوە. بۆ نمونە پێم بڵێ ئەم سیارەیە چۆن ئەڕوا؟ بەڕێکی ئەڕوا. بەڵێ. This car is moving in a straight line. Repeat after me. Straight. 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 Moving in a straight line. Moving in a straight line.
moving in a straight line. Moving in a straight line. آفرین ئەمەیەکە لە شازەکان. اینجا باسەرێکی ئەم باخچەیە بین کە پڕە لە یاری. بزانین ئەم یاریانە چۆنە؟ ئەم یاریە ناوی Merry Go Round. ئەگەر پرسیار بکەم بڵێم چۆنە جوڵێتەوە ئەوە تۆڵەی؟ زۆر ڕاستە. It moves around itself. بە دەوری خۆی ئاسوورێتەوە. کەواتە It moves in a circle. بە شێوەی بازنە جوڵێتەوە چونکە بازنەیەک دروستەکە. Repeat after me. بیڵێرەوە. Circle. 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 Move in a circle. Moving. A circle. Moving. A circle. Moving. A circle. ئەم یاریەیان پێی وترێ سیسۆ. سیسۆ چۆنە جوڵێ؟ بۆ سەرەوە بۆ خوارەوە. بە ئینگلیزی up and down. Up. Down. Up. Down. Up. Down. زۆر چاکە. اینجا باسەری جۆلانێ بکەین. بە جۆلانەیە وترێت swing. How did the swing move? جۆلانێ چۆنە جوڵێتەوە؟ بۆ پێشەوە و بۆ دواوە. Forward and backward. Forward. Backward. Forward. Backward. Forward. Backward. Very good. سێری ئەم کوڕەکە چۆن ڕاکە؟ بەخاوی ڕاکە. Slow. 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 ئادەی ئێستا بەخێرایی ڕاکە. Fast. 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 ئافرین. ئێستا تۆ فێری هەموو جوڵەکان بووی. لەبەرەوە من کۆمەڵە جوڵەت پیشانێم تۆ بێ جۆرەکەی دیاری بکەی. بەڵام پێشەوە با سێرەکانی وانەی پێشوو دیاری بکەین. أنس عبد القادر. محمد هاوبي. لعبي دلشاد. باي باي. يوسف حيدر. زاری هەورامان. ڕامان حسین. محمد جواد.
کەژی کوردۆ ئازۆکادۆ محەممەد کارزان هەنا عەبدولجەبار هاکار هێمن ئازۆکادۆ با بێمەوە سەر بابەتەکەی خۆمان هەموومان ڕۆشتین بۆ چاویلان گرگر بەملا گرگر بەولا یاریەکانی چاویلانمان بینی و زۆربەیشیمان کردووە یەکێ لەو یاریانە چاوی سلێمانیە ئەتوانی پێم بڵێ چای سلێمانی چۆنە جوڵێتەوە؟ بەڵێ it moves in circle یەکێکی تر لە یاریەکان یاری سکەتلمەوتە roller coaster با پێکەوە جۆری جوڵەکان دیاری بکەین لێرەیە چۆنە؟ slow excellent ئەی لێرە؟ fast ئەم جوڵەیان کامەیە؟ circle it moves in circle ئافرین یاریەکی خۆشەوە نییە بەس تۆزە ترسناکە ئەم کیژۆڵە بچکۆلەیە ناوی ئێمیلیە جارێکیان لەگەڵ ئێمیلیا چوین بۆ باخچە بۆ یاری بکەین یەکەم شت جۆلانەی تاقی کردەوە گوتمان بە جۆلانی وترێت swing جۆلانە چۆنە جوڵێتەوە؟ how does a swing move؟ excellent forward and backward دواتر ئێمیلی ڕۆی merry go roundی تاقی کردەوە merry go round چۆنە جوڵێتەوە ئەم یاریە؟ how does merry go round move؟ it moves around itself it means that it moves in circle بە دەوری خۆی هەڵسوڕێتەوە واتە جوڵەکەی بازنەییە دوایی شێمەلی وتی با لەگەڵ بووکە شوشەکەمە سیسە تاقیکەمەوە ئەوکە ئێستا پێم بڵێ how does a seesaw move؟ excellent up and down ئێمیلیگیان زۆر سپاس کە ئێمە برد بۆ باخچە لەگەڵ خۆتە کاتەوە ئێمەش بڕین بەلای ئیشی خۆمانەوە بای think about it بیری لێ بکەرەوە what are some ways things move هەنێک لە شێوازی جوڵەکانی مادەکان بڵێ how can you tell if one thing is moving faster than another چۆن دەتوانی بزانی مادەیەک لە مادەیەکی تر خێراترە وەڵامی پرسیارەکە بەرەوە و ببە بە ئەستێرەی وانەیە لێرەیە کۆتایی بەوانەکەیە goodbye